ام بڕیارە کە دراوە ئینشاءڵڵا جێبەجێ کرێ مادەی 140 طبعا ئەم مادەیە 140 کە پێش ماوەیەک کە بوو بکرایە بەڵام شۆڤێنەکان نیانهێشت ئەم بڕیارە جێبەجێ بکرێت. بێئومێد بووین کە مادەی 140 جارێکی تر کارا بکرێتەوە. مادەی 140 کە تەفعیلکردنەوەی بە هەموو شێوەیەک و بەو مەسارەی کەوا ڕاوەستا بوو کاتی خۆی لەسەر ئەو مەسارە ئیش لەسەری بکرێەوە بڕوا بەڕێ و کار لەسەرەوە بکرێت. گوێمان لە بڕیارەکە بوو بەڕاستی زۆر جێگای دڵخۆشیە و زۆر سوپاسشیەکەین. ئەو مادەیە بەڕاستی مادەیەکی زیندووە. مادەیەکی زیندووە بەڵام کارکردن لەناو ئەو مادەیە دیارە گرنگیەکی زۆری هەیە خاصەتەن بۆ خەڵکی خورماتوو و بۆ خەڵکی کەرکۆکیش. کۆبوونەوەکەی دوێنێ ماڵی مام خۆی لە خۆیدا جێی دڵخۆشی بۆی کە توانرا هەموو لایەنە سیاسەکانی عێراق خۆ بکاتەوە لە هەمان کاتیشدا ئەنجامەکەشی دڵخۆشکەر بووەوەی کە مادەی 140 زیندوو بکرێتەوە لیژنەی بۆ پێک بهێنرێ هەروە شایستەی دارایی بۆ تەرخان بکرێت. مادەیەکی ئاساسی و سەرەکیە بۆ کورد لە خاستان بۆ منتقە دابراوەکان کاکۆی دەرەوەی هەرێمی کوردستان. هەندێک شۆفێنی ئەم مادەیان ڕاگەت پەکیان خست بەڵام ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوێکی جدی ناوە و ئینشەڵڵا ئەم مادەیە زیندووە گاتەوە بۆ شاری کەرکووک بۆی کێشەکان نەمینێ و هەموو بە ئازادی لەسەر مادەی 140 تەواو خەڵکی دووس خورمات و خانەقین و کەرکووک ئەم قەرارێکی زۆر بەرز داین. بەڕاستی هەنگاوێکی زۆر گرنگە و خەڵک زۆر بەبایەخەوە ڕوانێت ئەم هەنگاوە و ئومێدەکەم ئەم جارەیان تەواوی قۆناغەکانی ترشی تیا جێبەجێ بکرێ.